دەستەی ژینگەی هەرێمی کوردستان دەرفەتی هەلیکاری بۆ دەرچوانی بەشی ژینگە لە کۆلێژەکانی زانست و ئەندازیاری ڕاگەیاند وەکو چاودێری ژینگەی لەسەر پرۆژەی گەورە و مامناوەندەکان دەست بەکار دەبن. لەلایەن فەرمانگەی ژینگەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان میکانیزمی دامەزراندنیان بۆ دادەنرێت. هەلیکارەکە بۆ 800 دەرچووی بەشە ژینگەیەکانە و لەگەڵ هەژمارکردنی ئەو دەرچوانەی کە لە ساڵی 2011ەوە دامەزراون. ئەو پرۆژانێک کە ڕەزامەندی ژینگەیان وەرگرتووە لە دەستەی پاراستاکردنی ژینگەیان لە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان، ئێمە کۆمەڵک ڕێنمایان پێدەین بۆ ئەوەی جێبەجێ بکەن پابەندی ڕێنمایەکان بن، وەکو دابینکردنی ڕێژی سەوزایی، دانانیەکەی چارەسەری ئاوەڕۆ، فڕێنەدانی پاشماوەکان، دانانی مۆلیدەی بێدەنگ و دووکەڵ نەکات، هەموو ئەوانە پێویستیان بە جێبەجێکردن هەیە. ئێمە راپۆرتی ئێیان پێکەین بۆ ئەوەی پابەندی هەموو ناوەرۆکی راپۆرتەکە بن، بەڵام بۆیە ئێمە پێمان باش بوو ئەو چاودێرانە لەوێ دامەزرێن بۆ ئەوەی هاوکاری فەرمانگەی ژینگەی پارێزگاکان و تیمی پشکنینی پارێزگاکان بن لە کاتی بەدواداچنە بۆ پرۆژەکان بەرچاوڕوونیان هەبێت تا چەند ڕێنمایەکانیان جێبەجێ کردووە و دەرفەتێکیژە بۆ خاوەن پرۆژەکان بۆ ئەوەی بە هەڵەدا نەچن و کەم تەرخەمی نەکەن لە جێبەجێکردنی ئەوەکان تووشی سەپاندنی سزای پێبژاردن نەبنەوە. ئەم دەرفەتە هەموو پرۆژە گەورە و مامناوەندەکان وەکو پیشەسازی کوشتوکاڵی و وەبەرهێنان و نیشتەجێبووەکان لەگەڵ نەخۆشخانەکان دەگرێتەوە. ژینگە پارێزەکان دەبن بە کارمەندی خاوەن پرۆژەکە و بە پێ و موچەی کە دانراوە نابێت لە 500,000 دینار کەمتر بێت بۆ هەر کارمەندێکی ژینگە و لەلایەن خاوەن پرۆژەکانەوە بۆیان دابین دەکرێت. پسپۆڕانی بواری ژینگەش بە مەرجبوونی و دامەزراندنە کە دەبێت دەرچووی بەشە ژینگەیەکان بن بە پێویست دەزانن بۆ گرنگیدان و خزمەتکردنی زیاتری ژینگەی کوردستان. لێرە لەبەرەوەی فەرمانبەرانی ژینگەی کە لە حکومەت پێنە ڕێژەیەکی کەمن کەم ڕێژەیە کەمە ناتوانێت بەسەر هەم پرۆژەکاندا زاڵ بوون. بۆیە ئەم بیرۆکەیە کە دەرچووی ژینگەندێن هەموو ئەو گرفتە ژینگەیانەی کە لەناو پرۆژەکاندا بوونیانەیە پرۆژەی زۆر بەسوودا و زۆر گرنگی بۆ ژینگەی هەرێمی کوردستان دەبێتن. هیوادارین دەرچووەکان یان ئەو کەسانەی کە ئەو ئەرکەیان پێدەست پێدرێ دڵسۆزانان کار لەم بوارەدا بکەن. بە پێی ئاماری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە ساڵی 2021دا 2876 پرۆژە ڕازامەندیان وەکو وەبەرهێنان، تەندروستی و پیشەسازی و خزمەتگوزاری لەلایەن دەستەی ژینگەوە وەرگرتووە. کارگەکانی وەکو پلاستیک و چیمەنتۆ و پاڵاوگەکان کە ڕازامەندی دەستەی ژینگەیان وەرگرتووە پێویستیان بە جێبەجێکردنی ڕێنمایەکانە بۆیە چاودێری ژینگەیان لەسەر دادەمەزرێت. شەیمە بایس، کوردستان 24 هەولێر.